بەتایبەت لە هەرێمی کوردستان وەکو هەندێک وڵات نییە لەوە چ هەندێک وڵات زیاتر بەس هەست بە گەرما بکەن یا زیاتر وەرزی گەرمایان هەبێ یان بە پێچوانەوە لە ئەوروپا بەتایبەت لە باکووری ئەوروپا کە زیاتر وەرزی سەرمایە بەڵام لێرە سوپاس بەخۆیان هەر چوار وەرزەکەمان وەکو پێویست هەیە چ بەهار چ هاوین چ پاییز چ زستان جا ئەو خانوانەی ئێمە تیدا دەژین لەم وەرزانەدا بێگومان گۆڕانکاری بەسەرا دێت لە ڕووی کەشوهەواوە ئێمە لە زستانێک کە لە هەرێمی کوردستان لە هەندێک شوێن بۆ نمونە لە منطقێکی و حاجۆمەران زۆر جار ئەچێتە خوار ناقص 15 و ناقص 20ەوە و لە هاوینیشا لە هەندێک شوێنی وەکو کەلاروانە لەوانێ بگا بە نزیکی 50 پلەی سەدی لە گەرمایە ئێمە چۆن بتوانین ماڵەکانمان لەم ئاڵوگۆڕی سەرما و گەرمایە لەم وەرزانەدا چۆن بیان پارێزین کاتێک لە وەرزی زستانین ئامێرەکانی گەرمکردنەوە بەکارهێنین مەسروفێکی زۆرەکەین نەوتەکڕین یان بە کارەبایان بە هەر وەسائلێکی تر ماڵەکانمان گەرمەکەنەوە چۆن ئەم وزە گەرمیە لە دەست نەدەین و نەچێتە دەرەوە بە فیڕۆ نەچێت و کولفەیەکی زیاترمان لەسەر نەبێت ئەمە بۆ هاوینیش هەڕاستە بەهۆی ئامێرەکانی فێنەکردنەوە ماڵەکانمان فێنگەکەینەوە چ موبەڕی دەبێت چ سپلیت بێ بەڵام زۆر جارە بینین ئەم هەوا فێنکەی ناو ماڵەکانمان بە فیڕۆ چێتوە چێتە دەرەوەی ماڵەکە و بە عکسەوە گەرماکە زاڵە بێت لەسەر ئەم بابەتە و کۆمەڵی بابەتی دیکەی ئەندازیاری تایبەت بە خان و تەڕەشع و کۆمەڵێکشتی تر میوانداری زۆر بەڕێز مسلیم محەممەد ئەندازیارمان کردو کە بەسواسەوە لە ستودیۆ لەگەڵمان میوانە کاک مسلیم بەخێر بێخوا لەوچی زۆر جار لەسەر ئەم بابەتە قسە کراوێ بەڵام بابەتێکی گرنگە بەڕاستی بابەتی ڕۆژە ئەوەی لە هەرێمی کوردستان ئێمە خانوەکانمان کە دروستەکەین و تا ئێستش باوە بە ڕێژێکی بەرچاو بە سەب و کۆنکرێت و بلۆک و ئەم بابەتانە ئەیکەین ئەبینین کولفێکی زۆرەکەین لە زستانانە بۆی ماڵەکانمان گەرم بە هەڵان هەروکو پێویست نییە لە ڕووی ئەندازیاری و بەڕاست چارەسەرێکی بۆ ئەم بابەتە بە فیڕۆنەچوونی ئەو زەگەرمی لە ماڵەوە هەیە لە زستانیان ئەو با بڵین هەوا فێنکەی لە هاوینە هەیە حتما الموضوعی دروستکردنی بینا لە تەواوی دنیاە کۆدی تایبەت بەخۆی هەیە هەر وڵاتە و شارەوانی بە گوێرەی خۆی و هەڵکەوتەی لایەن شوێنی جوگرافیایی بەرزیەکەی لە ئاستی ڕووی دەریاوە کەشوهەواکەی بۆ نمونە کۆدی دروستکردنی خانوو لە پێنجوێن ئەبێ جیاواز بێ بۆ نمونە لە ناو سنتەری سلێمانی یاخود لەگەڵ کەلارە ئێمە هێشتا ئیتر لەوانەیە نەگەیشتوین بۆ مەرحەلەیە کە بتوانین کۆدێکی زۆر مەزبوطمان هەبێ هۆکاری سەرەکیەکەی بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە بۆ نمونە بەشێکی لە بیناکانی ئەم وڵاتە کێشەی تایە لەبەرەوەی لایەنێکی ڕێگەیەکی دروستی زانستیمانیە کە لەسەری بڕۆین بۆ نمونە ئێمە هەروە تێگەیشتون وا تێگەیەنراوین کە مۆزوعی دروستکردنی بینا بە نمونە دیوارەکانی هەر ئەو ئلیمێنتەیە هەر ئەو پارچەیە کە لۆدەکە هەڵەگرێتەوە و فینیشینێکی بەسیتی بۆکەین بەڵام خۆی لە ڕۆی فانکشناڵەتیوە ئەم دیوارە قەرار وایە لۆد هەڵبگرێتەوە قەرار وایە نییە ئیشی ڕاگرتن و دابڕینی ماڵەکە بێت لە ژینگەی دەرەوە ئەبێ مەوادێکی ترمان هەبێ داغڵ بێت یارمەتی بلۆکەکە بدا خشتەکە بدا حتا خشتیش یعنی زۆر جارە بیستین باسیەوە کرێڵێن ئەم بلۆکەی کە بۆ نەبلۆکی عێراقی پێ ئەڵێن کە لە چیمەنتۆ دروستەکرێ ئەمە زۆر خراپە و خشتەکە باشە خۆی لە ڕاستیە کاتێک سیمولیشنیەکەی لە ڕووی زانستیەوە تەحلیلیەکەی ئەمە داری سیحری نییە قەرار وایە هەرچی کێشە هەیە بۆت حلکە زۆر ماڵیش هەن خشتیشە و بەڵام فەرقەکەی جیازی کەمە ئیلا ئەمە ڕێگە زانستی و دروستیەکەی ئەوەیە ئەبێ شتێکی تر هەبێ ئێمە وەکو فەرز بیبینین زۆر پێویست بێدا بنرێ لە پەنای دیوارەکەەوە بۆ ئەوەی هاوکاری ئەم دیوارە بکات بۆ دابڕینی ئەم ماڵە لە ژینگەی دەرەوە لە ڕووی سەرما و گەرماوە کە مەوادە ئازلەکان ینی ئێمە ئەم شتەوا تێ نەگەیشتوین کە ئەڵێن بۆ ناگەر کۆدێکی دروستە بێ باس لەوە بکات کە بۆ نمونە ئەم دیوارە
ئەمە بۆ هەڵگرتنەوەی لۆدا ئەم سەقافەیە لەناو عامی خەڵکا بڵاو بێتەوە حتمما ئەو کاتە ئەم کێشانە کەمترە بنەوە. باشەگەر کەسێک ئێستا خانوو دروست بکە یان بێ خانوو دروست بکە کێشەی نییە لە ڕووی مادەوە یان مادەکانیش بڕێکی کەم هەر کاریگەری هەیە ئەنجا پێویستەکە ئەمە بیر لە عەزلەکان بکەینەوە. خۆی ئەو ئێستا بۆنە کەسێک کە خانوو دروست دەکە ئەکید بۆ نمونە بلۆک و گەچەکە خشت و گەچەکە ئەمانە هەر بەشێک کاریگەری هەیە بۆ گێڕانەوەی گەرمی بەڵام بەو حەددە نییە کە تۆ بتانی مرتاح بیتایە و بەو حەددە نییە کە بە نمونە نەبێتە هۆی ئەوەی کە ڕەتوبەت لە نێو ماڵەکەدا دروست بێت. ئێمە زۆر جار بە بۆنەی یعنی اختصاسەکەمانەوە بانگەکرین بۆ سەردانی ئەو ماڵانەی کە کێشەی سەرمایان هەیە کێشەی گەرمایان هەیە. ئەم شتانە کە ئیڵین مبالەغەی تیانە ئەگەر کەممان نەوت بێ زۆرمان نەوت و ماڵی وا هەیەست بۆ نمونە نهۆمی سەرەوەی بە تایبەتی هیتەری تایە سۆبای تایە سپلیتیشی تایە هێشتا سیرەکەی بۆی گەرم بێتەوە سیرەکەی هێشتا هەر کێشەی هەیە هەر فریای ناکەوێت ئەو هەموو پارەیە سەرفەکرێ ئەو هەموو هەوا ناپاکە دروستە بێ بە بۆنەی سپلیتەکەەوە بە بۆنەی سۆباکەوە سیرەکەی هەوایەکی 100% فرێشی تەندروستیش نییە و وێ ڕای سەرفکردنی خەرجێکی زۆر و ژینگەی دەرەوەش پیسە بێ. بۆیە زۆر شت هەیە کە لە کاتی دروستکردنی بیناکەیە پێویستە ڕەچاو بکرێ بۆ ئەوەی تووشی ئەم کێشەیە نەبین. لە شتێکی زۆر جێگەی دڵخۆشیە بۆ کەسانی کە ئێستا لە نێو ماڵی خۆیان و خانوویان دروست کردووە ئیتر خانووەکەی بۆ نمونە 10 ساڵە تەواو بووە یاخود بە نمونە تازە ڕۆژدۆتە ناوی بۆ خانووە تەواو کراوەکان ئەم سیستمی دابڕە ئەتوانین دایبنین ینی زۆر ئاساییە تۆ تەنها دیوارە خارجەکان ئەوانەی ئەکەونە چواردەوری ماڵەکەەوە تەغلیفەکرێن ئەو ماوادەی بۆ ئیزافاکرێت کە قەرار وایە ڕێگری بکات لەوەی گەرمی نێو ماڵەکە بچێتە دەرەوە یان بەعکسەوە بە هاویندا گەرمی دەرەوە بێتە مسلیم لەوانە بینەرێک بڵێ جاونی خۆ ئێوە هەر باسی بلۆگ یا خشتەکەن ئەوێ من لە دەرەوە لە بغم کردووە لە ناوە گەچکاریم کردووە کاشیم کردووە هەندێک ماڵ لەوانەیە تەختەیە بۆ نمونە پلاستیکی دیوارەکەی کردبێ ئەڵێ خۆ بلۆک و خشتەکە هەر بەڕووتی نییە داپۆشراوە بەمانە بۆچی هەر کێشەمانەیە تۆ بەنی باسی چ بابەتێکی عەزل بکەی جگەل لە گەچ و لە با بڵین کاشی و بابەتەکانی تر سیرکە ینی ئێمە لێرە کە باسی دیوارەکەین ئەم دیوارە خۆی ئەوەندەی لە عیلمی بڵدین فیزیکە ئیشی فانکشنی سەرەکی ئەم دیوارە زیاتر لەوانێ زۆر جار هەڵگرتنەوەی لۆدەکەیە نەک ئەوەی کە لە ڕووی گەرمیەوە لە ڕووی سێرماڵەوە بتوانێ یعنی بەس باسی ئلیمنتی بۆ نە بلۆکەکە ئەەکەین هەنی بەتەنها ناتوانێت ئەو باڵانسەت بۆ ڕاگرێ لەبەر ئەوە ئەو کەسانی کەوا ئەفەرمونون بەڕاستی وەڵامەکەی ئەوەیە چ گەچ و چ بلۆکەکە یان خشتەکە لەگەڵ کاشیەکە هەمویان کۆ بکەرەوە ناگاتە ئەوەی کە 3 سانتیم مەوادێک دابنێ لەگەڵ دیوارەکە ڕووپۆشی پێ بکەیت کە ئیشی سەرەکی ئەمە گێڕانەوەی گەرمیە خۆی گەچەکە بۆ جوانکاریە بۆ فینیشینە خۆی ئیشێکی تری هەیە گەچەکە بۆ ئەیەتایتە هەوا بڕە ئەمانە ئێمە ناڵین بۆ نمونە توانایان بۆ گێڕانەوەی گەرمی سفرە نا بۆ شێوازە نیە بەڵام ئەوان ناتوانن ئەو هەدەف و ئامانجەی کە پێویستە لە نێو ماڵدا هەبێت بیپێکن بۆ نمونە هەدەف و ئامانجی نێوماڵ ئەوەیە تۆ لە دەرەوە لە شوێنی ئیشەکەت ئاساییە سەرمات ببێ گەرمات ببێ هەواکەی پاک نەبێ بەڵام ماڵ شوێنی حەوانەوەیە کە بەس لە بابەتی وشەی حەوانەوە ئەەکەی ئاسوودەییەکەی معنای وایە تۆ نابێت زۆر هەست بە سەرما بکەی هەست بە گەرما بکەی هەست بە ژاوەژاوی دەنگە دەنگی دەرەوە بکەی لە نێو ماڵەکە بێ مرتاحبی دەی بەدەستهێنانی ئەم 3 تارگێتە ئەم 3 ئامانجە لەگەڵ گەچ و
دیوار و لە بەغەکە بەدەست نایە. کاک مسلیم کاتە بە ئەو پرسیارە بکەین جۆرەکانی عەزل کامانن یەک جۆرمان هەیە و کاتێک ئەڵین ڕووپۆش تەنها بە ڕووپۆشی دەرەوەی بیناکە بکریان ئەکرێت لە ناویشەوە ڕووپۆشی جیاوازمان هەبێت. تەواو دەست خۆشە و پرسیارێکی زۆر گرنگە کە ڕۆژانە خەڵکی شەر دووبارەیە کاتەوە کە ئایا ئەوە جۆرەکانی عەزل کامانن و لە ڕووی دەرەوە بکرێ باشە یان لە ڕووی ناوە. سەرەتا گەر وەڵامی ئەوە بدەینەوە جۆرەکانی عەزل تەقریبەن ئێستا ئێمە بێ بە گوێرەی بازاری کورسان وەڵام بدەینەوە چونکە لێرە ژین باسی ئێرەکەین ئەوانەی کە ئەو مەوادانەی بەردەستن لە بازاری ئێرەیە. ئێمە وەکو مەوادەکان ئەوانەی کە بە شێوازی تەبەق دائەنرێن ینی تەبەقی حازرە و ئیدەی لە دیوارەکە تقریبەن ئەوە سێ جۆرمان هەیە. یەکەم باشترین جۆریان پێوترە ستۆن وول یان ڕۆک وول. ئەمە موادێکە پێکاتەکەی لە پاش ماوەی بەردی بورکان و ئەو بابەتانە دروست دەکرێت. موادەکە لە نەتیجەیە کە تۆ دایەنەی لە یەک کاتە ئیشی عەزلی سەرما و گەرماد بۆەکە واتە بە هاویندا نایەڵێ گەرمی دەرەوە بێتە ناوە بەزستانیشدا گەرمی نێو ماڵەکە نایەڵێ بچێتە دەرەوە دوایەوە عەزلی دەنگەکە ژاوەژاوی دەرەوە کەمە کاتەوە ماڵەکە کەپتر دەبێت و ضدی سووتانە ناسووتێ ئەو ماوادە و کۆنتڕۆڵی ڕتوبەتەکە. ئەمە یەکێکە لە باشترین جۆرەکان کە بە شێوازی تەبەق بەردەستە و لێرە زۆریشە ناوە بەکارێنرێ لە دەرەوە. ئەمە بۆ هەردووکیان بەکارێنرێ بۆ ڕووی دەرەوە بۆ ناوەش بەکارێنرێ. جۆری دووهەم ئەکسترودیت پۆلیستایرین یان XPS کە ئەمە فومێکی زەخت عالیە بۆ ڕووی ناو دەرەوەش دووبارە بەکارێنرێ. ئەمەیان عەزلی سەرما و گەرمات بۆەکە و ئاو هەڵنامژێ ئەو دوو ماسەفاتەی هەیە شتێکی باشە. ئەمە لە حەدی وەسەتە شێش باشە بۆشی بەڵێ ئەمە لە حەدی وەسەتادایەنین. جۆری سێهەم لە تەبەقەکانە پێوترێ EPS یاخود Expanded Polystyrene کە ئەمە ناوە بازاریەکەی پێوترێت تەپەدۆر یانی تەپەدۆرە بەڵام بە ڕەنگی جیاواز هەمانە سپیە هەمانە ڕەشە بۆ شتەکە زۆر زۆر مهم نەبێت و خەڵکوازانە باسی جیاوازی شتێکی ترەکەین. بەڵام ئەمانە طریقەی دانانەکانیان ئەبێ بەڕاستی بە شێوازێکی دروست بێ. اینجار ئەم EPS-ە عەزلی سەرما و گەرماکە یعنی ئەوە کۆنتڕۆڵی ڕتوبەت ئەم ضدی سووتان نییە و ئەوە نییە ئەو ماسەفاتەشی هەبێ بڵی ئاو هەڵنامژێ ئاو هەڵەمژێ. ئەمە سێهەم جۆریانم یعنی سێ جۆرمان هەیە بە شێوازی تەبەق. دوو جۆری ترمان هەیە جۆرێکی ترمان هەیە وەرە و لە کلاسیفیکیشنی زانستی عالەمیە زۆر ناچێتە بابی کلاسی عەزلەوە بەڵام شتێکە هەر زۆر باشە لە گەچەکە باشترە بۆ نمونە ئەگەر بۆ ڕووی ناوە بەکارین پێوترە ئینزولیشن پلاستەر واتە لە بغێکی حراری کە زۆربەی ئەم شوقانەیە بینی لەم ساڵانەی دوایی و بە ئێستاشەوە کە لێرە دروست دەکرێن بۆ ماوادە ڕووپۆشەکرێ تقریبا نسبەتێک عەزلی زیاترە لە گەچ و لە لەبغە ئاساییەکە. ئەمە ئەتوانین لە دەرەوە لە ناوەش بەکاری بێنی بەڵام ئەبێ بۆ نمونە ئەندازیارەکان یان خاوەن بیناکان ئەمەیان لاڵ ڕوون بێ کە ئەمە شتێکی ئەمانەتی عیلمیە ئەبێ ئەمە بیگەێنین بۆ کەسانی کە مەوادەکە ئەکڕن. ئەم مەوادە سێ ئەوەندەی تەبەقەکان عەزلی کەمترە. بۆ نمونە ئەگەر لە مەتر مورەبەعێکە ئەگەر ئەم نمونەیە زۆر سادەی بکەینەوە بۆ تێگەیشتن لە مەتر مورەبەعێکە بۆ نمونە ئەگەر ڕۆکوڵەکە یا EPS-ەکە یان XPS-ەکە 150 سەربازی هەبێ شەڕ بکە بەرامبەر گەرمی ئەمی تر 50 هەیە لە بغا حراریەکە یعنی سیرەکەی دوو ئەوەندە سێ ئەوەندە تقریبان کەمترە بەڵام ئەمیش ئیشەکە خێراترەکە و لێراتی کەمترە. و جۆری بڵێن پێنجەم و کۆتایی فوم پۆلیۆریسانەیە ئەوە کە لەوانەیە زۆر کەس بینی بێتیان بە جیهازێکەکرێت ئاوا ئەدرێ لە دیوارەکە و بەرزە بێتەوە مەوادەکە. ئەوە زیاتر بۆ دیوار و شوێنێکی ناڕێکە بێ
کە شوێنەکە زۆر ڕێک نەبێ ئەویش هەیە شتێکی باشە وەکو EPS و XPS-ەکە ئیشی خۆیەکە ینی بەعام لە بازارە ئەم 5 جۆرە هەن کە ئەتوانرێن نرخەکانیشیان جیاوازە؟ نرخەکانیان بە گوێرەی کواڵیتیەکانیان ئەگۆڕێ بەڵام بەعام ئەمە من باسی شتێکی عامەکەم لە بازاری کوردستانە ینی تقریبا مەتر مڕەبعی بە مواد و هەغدەستەوە لە $10 هەتاوەکو $25 و سەر و 25 ڕاحەسب ئەو نوعی بەکارێنی ئەمانە بۆ 5 سانتیم ینی ئێمە بینا هەیە 15 سانتیم عەزلمان بۆ کردووە بەڕاستی کە زۆریش ئیسفادەی لێ کردووە ینی لەوانەیە لە بیدایەتە کەمێک کێچووی کولفەکەی زۆر بوو بێ بەڵام بەڕاستی لە مۆزوعی ئۆپەرێشن کۆستاواتە پارەی ژیانکردن لە ناوم بینایە زۆر کەمە بێتەوە ئەم ئەگەر ساڵەکە دراوسەکەی 2 ملیۆن لە غاز و کارەبا بۆ گەرمکردنەوە سەرفکە ئەو 300,000 سەرفەکە 400,000 سەرفەکە ینی لێرە فەرقەکە زۆر کاگێ مسلیم کاتمان نەماوە جەنابیش زۆر بە هێواشی لەسەر خۆ باسیەکەی با سێ پرسیارکەین ئەوەنەی ئەم چەند دەقێماوە ئەم ڕووپۆشانە من تازە خانووەکەم تەواو کردووە لە سەرەتایان نیم گرنگە لە دیواری ماڵەکە بکرێ یان لە سەقف کامیان زیاتر ئەم بابەت ئاگوازنەوە ئەو یەک لە دیوارە خارجیەکان بکرێ بڵین ئاخر دیوارم کە لە دراوسێ ماڵەکەمانەوەیە یان دیواری بینی ژوورەکانی ژەبێ بکرێ سەبارەت بە دیوار و سەقف ئێمە خۆی کە باسی عەزلەکەین بڕاستی ئەم نمونەیە مەجبورم بێنمەوە بۆ تێگەیشتن کەسێک کە ڕوا بۆ قاعەیەکی ئاسن یەکەم ڕۆژ لەوانەیە 3 کیلۆ 4 کیلۆ بەرزکاتەوە لە دوای مدەتێک لەوانێ بڕوا بۆ وەزنە قورسەکان مۆزوعی عەزلیش لەم وڵاتی ئێمە بۆ خەڵکی ئێمە تازەیە خۆی ڕاستی بتەوێ عەزلێکی مەزبوط بکەی ئەبێت دیوارەکان سەقفەکە ئەرزیەکە و پەنجەرەکانیش هەر هەمووی عەزل بێ بەڵام کەسێک لە بلۆکی عێراقیەوە بیهێنی یەکجار ئەمەی بەسەرات تەطبیقەکەی هەر ڕاکە نایکە ئەبێ هەنگاو بانگاو سەرەتاڵی دیوارەکان ئەگەر ناتوانانی هەمووی بکەی هەر دیوارەکان بکەی باشترە لەوەی ئەوانی تریش نەکەی جا بۆ وەڵامی ئەم پرسیارەی جەنابەت تۆ ئەگە عەزلێکی مەزبوطت بێ 100% بێ باشتر وایە سەقف و دیوار و ئەرزی و پەنجەرەکانیش بۆ ئەوەی عەزلێکی زۆر باشت دەستکەوێت بەڵام ئێمە لەبەرەوەی ئەم خەڵکەی خۆمان پێشتر لەگەڵ ئەم شتا زۆر ڕانەهاتووە خاڵ یەکەم مەڵین دیوارەکان دیوارە خارجیەکان حتمەن ئەوانەی کە ئەکەونە چواردەوری ماڵەکەەوە دیواری بینی ژوورەکان بە هیچ شێوازێک ضرور نییە بەڵکو ئەبێ بە هەڵەیەکی عیلمی لە ڕووی ئیکۆنۆمیەوە چونکە پارەیەکت سەرف کردووە بێ ئیسفادە یعنی پێویست ناکا بینی ژوورەکان بکرێ و دوای ئەوە سەقفەکە زۆر زەرورە کە ئەڵین سەقفەکە بۆ خانوویەک 4 قاتە ئێمە بەس ئەوەی لە ئینگلیزیا پێوترێ ڕوف واتە سەربان بەس سەربانەکە لە دیوی دەرەوە بیکەین ئێستا زۆر کەس ئەڕوا ئەڵێ سەقفەکەم عەزلەکەم لە ڕووی ناوە لەسەر تەختەکە بۆ نمونە XPS-یەکدا ئەنێ ئەمە زۆر ئیش ناکات بە گوێرەی هەموو پەیپەر و ئارتیکڵی عیلمیەکان ئەگەر عەزلێکی زۆر باشیش لە ڕووی ناوە دابنێ بۆ باسی سەقفەکەین یعنی ماکزیمەم لە 30 بۆ 40 ئیشەکە گەرمیت بۆ ئەگەڕێتەوە لە کاتێکە ئەگەر لە دیوی دەرەوە عەزلەکە بکەی تۆ نزیکەی لە 180 بۆ لە 100 گەرمیت بۆ گەڕێتەوە باش ئەبێ لە دەرەوە عەزلی سەقف بکەی بۆی هەر لە بیدایەتەوە نەهێڵی تیشکی خۆر بگاتە سەر سەقفە ئەسڵیەکەت عەزلەکە دانەی بە چەسبێک بەلکێنەرێک BRC و نایلۆنێکی بۆ دانەی کۆنکریتێکی بەسیط دەخەیتەوە سەری و جوینتی تێکەیت و وەتەپروف ئەو کاتە گەرمی زۆر بە زەحمەت دەکاتە سەر سەقفە ئەسڵیەکە چونکە کۆنکریتێکت هەیە XPS-یەکت هەیە عەزلێکی دابڕێت هەیە اینجا سەقفەکەی خۆت بەم شێوازە زۆر ئیسفادەی لێیەکەی لە سۆشیال میدیا ڤیدیۆیەکی تۆم بینی لە ناو بەفران لەم نزیک ئەسمەڕ و گۆیژەوانە خانوویەکی نمونەیتان دروست کردو و بردووتانەتە ئەوێ لەو کاتە گەرمی پێوێکتان پێیە لە دەرەوە ناقص نازانم 11 تقریبا لە ناوەوە پڵەسە ینی نزیک بە 7 پلێ لە ناو ئەو خانووە تقریبا نزیکەی 18 پلەیە ئەو فەرقە چیە لە ناقص 11 بۆ ئەوە خۆی ئێمە ئەوەی کە پلەی
ژوورێکی نمونەیمان دروست کردووە بۆ تێز بۆ کەسانی بۆی لە عەزل تێبگەن ئەم خانووە توانین بیگوازینەوە بۆ هەر شوێنێک کە بمانەوێت کەسێک بیەوێت تێستەکەی بکات. ئەو بەفرەباری بوو جیازێکمان پێ بوو پلەی گەرمی سەر ڕووی بەفرەکەمان خوێندەوە نەکەوە، یعنی تقریبا ناقسی 11 دوای ئەوە چووینە نێو ژوورەکەەوە کە خۆم پێم وانە بوو ینی لەو کەشە زۆر سادەیە بۆ نمونە فەرقی 27 دەرەجەمان باتێتە سەر ڕوومان کرد ینی 20 دەرەجە فەرقی پلێگەن، بەڵام زۆر باشتر بوو لەوە کە ئەو ژوورە لە بەردەم ئۆفیس لەسەر شەستی دانراوە، یعنی هیچ گەرمکەرەوەیەک ئیشیتیان نەکراوە، هەر لەبەر ئەو سەرمایە بۆ لەوێش بردمان بۆ ناو بەفرەکە، بەڵام لەبەرەوەی عەزلێکی زۆر باشی وەکرا زیاد لە 10 سانتیم عەزل دیوار و سەقف و ئەرزیەکەی بۆ یە کاتێ بردمانە ئەوێ پلەی گەرمی ناوەی سەر ڕووی دیوارەکان خوێندمانەوە تقریبا نزیکەی 18 پلە بوو لەو لاشەوە 11 یانی سەیرەکەی تقریبا نزیکەی 28 دەرەجە 27 دەرەجە فەرقی جیاوازی پلەی گەرمیمانە بۆ ئەمەیە معنای عەزل کە ئێمە باسیەکەین. تۆ ئەگەر ماڵێکت هەبێ دەرەوە سفریش بێ لە ناوە 18-19 دەرەجە بێ کە ئێمە نمونەی وامان هەیە لە 2021 ڕیکۆردمان کردووە لە دەرەوە بەفرباریوە ناقس 1 ناقس 2 بووە لە ژوورەوە بێ ئەوەی هیچ گەرمکەرەوەیەکی ئیش بکە بۆ منە 18-19 پلە بووە. ئەمە هەم پارەت بۆ گەڕێتەوە هەم لە ڕووی تەندروستیەوە کەشوهەوای نێوماڵەکە زۆر تەندروسترە لەبەرەوەی هەوایەکی تەبیعیت هەیە خۆی هەر بەبێ هیچ جیهازێک گەرمە. سەرماوە باباسێکی 6 بکەین بە 1 دقە گرنگە ئەزلی بێژگەلەوەش ئەزلی سەوتیشمان هەیە ئەو پەنجەرە و دەرگا شتەکان وانە یەک بابەت بە کورتی کەمتر لە دەقەیە شێخ هەندێک ماڵ گیری خواڕوو بەدەزەوەی کە تەڕەشوعی هەیە لەوانێ ماڵ هەیە کەنتۆرەکەی بکاتەوە ناو کەنتۆرەکەی جلەکانی کڕووی کردویان ویستومان و بینیوانە بە کورتی ئەمە چارەسەرەکەی چییە؟ خۆی زۆر بە خێرایی کەڕوو یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان بۆ خاستن بۆ مناڵ بۆ ڕەبە و مۆزوعی کانسەر سەرەتان ئەوە قسەی منێ قسەی پزیشکەکانە ئەمە وەکو ئاگادارکردنەوەیەک ئەبێت زۆر بە خێرایی چارەسەر بکرێت و مناڵ لەو ژوورانە بێ و تیمی تایبەت پاکی بکاتەوە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووهەم ئەمە زۆر جار بە بۆنەی فەرقی جیاوازی پلەی گەرماوە دروستە بێ بۆ لە زستانە شێو ڕتوبەتمان هەیە چونکە تۆ هەواکە گەرمەکەی ڕووی دیوارەکانت لەبەرەوەی عەزل نین ساردە ئەم هەوا گەرمە بەر ئەو ڕووە ساردەکەوێ ئەبێت بە باران ئەبێ بە ئاو ئەمە تا ئەو کاتی کە ئاوە مشکیلەی نییە و زەرەری نییە ئەتوانێت بەسەردرێ بەڵام کە ئەکەوێتە پشتی کەنتۆر و ئەو شوێنانەوە مەجای سوڕانەوەی هەوا نییە بە دەوری خۆیە ئەمێنێتەوە ئەبێ بە کەڕوو چارەسەرەکەی ئەوەیە یەکەم ڤێنتیلێشنێکمانە بێ هەوا گۆڕکەیەکمانە بێکرێت ساحیبەیەک لە سەقفەکە دابنرێت و بۆ ئەوەی ئەو دەورانی هەوایە بکاتەوە کە ئەمە زۆر باشە. دووهەم بۆشاییمان هەبێت لە نێوان دیوار و ئەو کەنتۆر و ئەو کەلوپەلانەی ترا کە هەن نەلکێنرێن بە دیوارەکەەوە. سێهەم حد الإمكان بگونجێ عەزلێکدا بنرێ بۆ دیوارەکە بەم سێ طریقەیە بە شێوازێکی زۆر خێرا ئەکرێ چارەسەر بکرێت. بەڵام ئەوەی کەوتم زۆر گرنگە ئەگەر کە ڕوو هەبوو ئەوێ بە دەمامکەوە بچیتە ئەو ژوورەوە چونکە چێتە ناو هەواوە چێتە ناو سیەکانە بێتە هۆی ڕەبۆ و هەنێک جار کانسەریش. بەڵێ سپاس بۆ بەڕێز موسلی محەممەد ئەندازیار کالم تاڕە لەگەڵمانە زۆر سپاس.